ئامادەکاریەکان لە ڕۆژانی 16 و 17 مانگەوە دەست پێەکەن. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەرنامی خۆیان هەیە بۆ پاکردنەوەی هەموو ئەو شوێنانە بۆ پێشوازیکردن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی شایستە و پاک و خاوێن پێشوازی لە هەموو ئەو میوان و گەشتیارانە بکرێکە لە سەدانی شاری سلێمانیەکەن سەرجەم بازگەکان لە ڕێگەی تیمەکانیانەوە پاکرێتەوە و شەقام و هەموو ئەو شوێنانی کە دڵنیان قەرەباڵغێکی زیاتری تیا کۆ بێتەوە وەکو شەقامی سالم و دەوروبەری چاڤیلاند و پارکی ئازادی و هەواری شار و زۆنی سەرچنار و دەوروپشتی مۆڵەکان و هەموو ئەو مۆتێل و ئوتێل و کافیانەی کە هەمومان نەزانین لە شەوی 20 لەسەر 21 مانگەوە ڕۆژانی دواتریشا قەرەباڵغێکی زیاتری تیاکەوە بێتەوە. ڕۆژی 20 مانگە کە ڕۆژی ئاگرکردنەوەی نەورۆزە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەر لە شاری سلێمانی و هەروەها کۆمەڵی کەلاپوری کورد لە گردی مامایارە ڤیستیڤاڵی ئاگرکردنەوەیان هەیە و لەگەڵ ئەنجامدانی کۆمەڵە چالاکی هونەری لەو شوێنەیە کە بێگومان لەوە قەرەباڵغێکی زیاتری تیا کۆ بێتەوە و هێزە ئەمنیەکانی لەو شوێنانەیە ئامادەکاری پێویست ئەکەن زایدەن تیمەکانی بەرگری شارستانی تیمە تەندروستیەکان و هەروەها پۆلیسی هاتوچۆ ئامادەکاری پێویست ئەکەن بۆ ئەوەی کە ئەو ڕێو شوێنانەوە ئەو چالاکیانە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچن. لە هەموو لایەکەکەین و لە هاوڵاتیانی بە شەرەفی شاری سلێمانی لە هەموو ئەو میوانانش کە ڕوو لە شاری سلێمانیەکەن هاوکار و هامانگ بن لەگەڵمانە تا بە سەرکەوتوی ئەو پلان و ڕێشوێنانە جێ